بەڕێزم گەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک منافەسەی تۆ نەکا لە خێر و لە چاکەدا. ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە لە هەموو کەسێ خێر و چاکەت زیاتر پێبێ، ئەوە بەردەوام بە لەم عیبادەتە گەورەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی بخاری دەهاتووە، دەفەرمێ: أفلا أخبركم بأمر تدركون من كان قبلكم وتسبقون من جاء بعدكم ولا يأتي أحد بمثل ما جئتم به. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو ڕەزای خوایان لێبێت، ئایا شتێکتان پێ بڵێم ئەگەر ئەنجامی بدەن دەگەن بەوانەی پێش خۆتانە لە خێر و چاکەدا، ئەوانەی کە لە پێش ئێوە ڕۆشتون دەگەن بەواندا، و ئەوانشی کە لە دوای ئێوە دێن پێشی ئەوانیش دەدەنەوە. دەگەن بەوان کە لە پێش ئێوە ڕۆشتونە، ئەوانشی کە لە دوای ئێوە دێن ئێوە پێشیان دەکەون، واتە لەوانش چاکەتان زۆرترە بێت کە لە دوای ئێوە دێن. و هیچ کەسێکیش نییە لەسەر زەویدا بەقەد ئێوە چاکەی هەبێ مەگەر کەسێک وەک ئێوەی کردبێ یا زیاتر. ئەبێ چی بێت؟ من بگەم بە کەسانی پێش خۆمە و پێشی کەسانی دوای خۆشم بدەمەوە و هیچ کەسێکیش لە من چاکەی زیاتر نەبێ، ئەبێ چی بێ ئەو عیبادەتە؟ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: تسبحون في دبور كل صلاة 10 وتحمدون 10 وتكبرون 10. لدواي نوێژە فەرزەکان هەموو نوێژە فەرزەکان 10 جار بڵێن سبحان الله، 10 جار بڵێن الحمد لله، 10 جار بڵێن الله أكبر. حەدیثێ باسی 33 ئەکا، حەدیثێ باسی 11 ئەکا، حەدیث زۆر مەسمان ئەم حەدیثە 10 جارەکەیە. بۆی ئینشاءڵڵا دوای هەموو نوێژێکی فەرز پێش ئاەتە کورسی یا دوای ئاەتە کورسی 10 جار بڵێن سبحان الله، 10 جار بڵێن الحمد لله، 10 جار بڵێن الله أكبر. ئەوە ئێوە کەسێکە بن، هیچ کەسێک لە خێر و چاکەدا پێشی ئێوە ناکەوێت.